سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان لەم تەورە تایبەتەماندا تایبەت بە پەیامی ڕۆژ گفتوگۆ دەکەین لەسەر چۆنێتی بەکارهێنانی پرۆتین و ئەو تەواوکەرە خۆراکیانەی کە لەلایەن وەرزشەوانانی لە ژوانیەوە بەکاردێنێت بزانین ئەم پرۆتین و تەواوکەرە خۆراکیانە تا چەند گرنگە کە وەرزشەوان بیخوات و ئایا مەرجە ئەو کەسەی کە وەرزشی لە ژوانی دەکات ئەم جۆرە پرۆتین و تەواوکەرە خۆراکیانە بەکاربێنێت و ئایا دەپرسین کە چێن ئەوانەی کە ناتوانن ئەم پرۆتین و تەواوکەرە خۆراکیانە بەکاربێنن و ئایا هیچ لێککەوتەیەکی تەندروستی هەیە و ئاخود ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایان یاخود نەخۆشیێکیان هەیە دەتوانن پرۆتین و تەواوکەرە خۆراکیەکان بەکاربێنن لەگەڵیشیدا باز لە کوالیتی و جۆرەکانی دەکەین لە هەرێمی کوردستاندا دەزانین کە لە ئێستادا چەندین جۆر لە هەرێمی کوردستاندا لە تەواوکەرە خۆراکیەکان بوونی هەیە بۆی بە دیاریکراوی بزانین کام جۆرەیان باشترین یاخود کام پرۆتینە و کام تەواوکەرە خۆراکیە کە پێویستە وەرزشەوان بەکاری بێنێت دەستنیشان دەکەین. ئێمە لەم گفتوگۆیەمان لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز کاک سورکی و مەجید ڕاهێنەری وەرزشی گفتوگۆ لەو بارەیەوە دەکەین. کاک سورکی زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆم دەرفەتان. زۆر سپاس. کاک سورکی ئەگەر لەوە دەست پێ بکەین کە لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا چەند جۆر پرۆتین و تەواوکەری خۆراکی هەین. کامیان کوالیتیەکەی باشتر یاخود وەرزشەوانێک چۆن بزانێت کە ئەمە کوالیتیەکەی دروستە و هیچ غەش و کێشەیەکی تێدا نیە. سپاس بۆ دەرفەتەی کە پێتان بەخشیم لە بوارەکەی خۆمدا قسەی لەسەر بکەم. لەسەر بابەت و کوالیتی جۆری پرۆتینەکان بۆ نمونە ئەگەر یەکێک بێت جۆرەك شەریکەیەک بێنێ هەر شەریکەیەک کە داوایەکات ئەبێت هەرچی شادمەشە و مەسەلەن ئەو شتانی کە ڕێگەی پێدات کە مەسەلەن کوالیتی کۆنتترۆل داوا لە سەری ئەکات لە شەریکەکان کە ئەم وادە لە چۆنێتی پێگاتەکەی چۆنێتی دروستکردنەکەی ئەو شتانە لە ئەو شخصە داواکە لە شەریکەکە بۆی بێنێت کاتێک کە بۆی ئەنێرێتەوە ئەنجاکو ئۆکەی لەسەر ئەوایەت کە ئەم وادە داخلی کوردستان بکرێت بە ڕێگەی کوالیتی کۆنتترۆل و وەزارەتی تەندروستیە. زۆر باشە مامۆستا زۆر جە باز لەوە دەکەن کە ئەم تەواوکەرە خۆراکیان یاخود ئەم پرۆتینانە لە قوتوویەکە باون کوالیتیەکەی باشە بەڵام دەیگۆڕن دەیخەنە ناو قوتوویەکی دیکە و کە کوالیتیەکەی نزمترە ئەو پرۆتینە ئەمە شتی وا دەدات. ئەو شتانە ڕوئات بڵێ چکە خۆتەزانی لە هەموو شوێنێک بواری ساختە هەیە و بواری ڕێگە پێدراوەیە. ئەو کەسانی کە یانوێ ئەو شتانە وەرگرن کە ڕێگە پێدراوە ئەبێ پرسیار لەسەرەوە کەن لەو شوێنەی کە مادەکەی لێ ئەکڕن مەسەلەن داوای لێ بکە ئەم شتە و چۆن داغڵ کردووە لە ڕێگەی کوالیتی کۆنتترۆڵە هاتووە تۆ بارکۆدێکت هەیە لە ڕێو بارکۆدەوە پێڵیت بە شخصەکەڵیتەوەڵێ ئەم مادەیە ڕێگە پێدراوە و بە وەزارەتی تەندروستی و هینی کوالیتی کۆنتترۆڵ هاتۆتەنەوە ئەنجاوەکو ئەوانەی تریش کە ڕێگە پێدراونین لە ڕێگەی بۆ نمونە شارێکی وەکو دوبەیەوە یان لە بەغاوە لە بەغا تیجارەت زۆر کراوەیە ئەنواع شت ئەکرێت ئێستا مواد داغڵ ئەکرێت شێوازی تێکردنەکەی هیچ کەسێک نازانێت و لە چیە داغڵەکرێت و چۆن ئەکرێت ئەنجاوەکو کوالیتیان زۆر نزمە کەس نازانێت ئەو مادانەی تێکرێت چیان زۆر لە خواردن و لە تامکردن هەستی پێ دەکرێت کەمە کوالیتەکەی بەتەئکید زۆر کات قوتۆکە مەسەلەن هەر کیسێکیان قوتوکار چیەکە هەڵی ئەبچڕی بۆنیشی فەرقی هەیە لەگەڵ بۆنی کوالیتی بەرزێکە مەسەلەن ئەو شتێک کە ئەسلی و ئۆرجیناڵە زۆر تام و بۆنیشی فەرقی هەیە لەگەڵ ئەو شتانەی کە ئۆرجیناڵ نییە و فەیکە فێکەکانیش زۆربەی کات لە ڕێی جنوب بۆ داخڵەکرێتەوە لە ڕێی جنوبەوەیتر لە هەرێمی کوردستان بەتەئکید هەموو شتێک ڕێ قاچاق بوونی هەیە داخڵ ئەکرێت بە چەندها جۆر بەتەکی دەمانە زیانێکی تەندروستی زۆریشان بە دڵنیاییەوە زیانیان هەیە چۆن زیانیان زۆر باشە مامۆستا ئەگەر باز لە چۆنێتی بەکارهێنانی بکەین تەواوکەری خۆراکی مەرجە کەسێک کە وەرزشی لە جوانی دەکات با بڵێن یاری ئاسن دەکات مەرجە کە ئەم تەواوکەرە خۆراکی و پرۆتینانە وەربگرێت کاتێک ئەبێ بە مەرج ئەگەر ئەو کەسەی کە ریاضە ئەکادیان هەر وەرزشێکی تر نەکو بڵین هەریارێکی خۆشمان ئەگەر خواردنی ڕۆژانەی وەکو پێویست نەبێ ئەگەر تۆ سیستەمێکی خۆراکی مەزبوطت نەبێ مەجبوریت پەنابەریتە بەر تەواوکەری خۆراکیەکان ئەگەرەکو هەشت بێت ئەبێت هەر نیسبەتێک پەنا هەر بەریتە بەرەوانە چکە تۆ ڕۆژانە ڕاستی دروستی لەگەڵ ئیشەکەی ئێمە بۆ نمونە کەسێکیە ریاضە ئەکا ماندووە یان کرێکارە یان مۆزەفێکە یان شتێکە ڕۆژەکەی نزیکی 8 ساعت 12 ساعت کارەکاری بەم ئیشکردنەی خواردنی ڕۆژانەکەی خۆی لەناو ئەبات مەجبورە چی بکات پەنابەرێ بۆ تاوکەریەکان ئیتر بە هەر جۆرێکیەوە بێ بۆ نمونایتر وای پرۆتین بیان سترێس ماسیان ماسەکان بێ گەینەر بێ بیسەی گلوتامین بێ هەر مادێک لەمانە کە تعویزێگەیاتەوە بە لەشی و
تۆزێ تاقەیەتێ و ئێسکەکانی و یان ماسوولکەکانی لەناو ناچێت بە حکمی و ریاضەی کەیکە بۆ ئەوەی دروست بێت. زۆر باشە ئاماژەت بە جۆرەکانی کرد ئەمانە چین جۆرێکی هەر یەکێکیان بۆ شتێکە وای پرۆتین شتێکە پرۆتینی گەینەر شتێکە ماس گەینەر شتێکە پێکاتەکان فەرقەکات بۆ نمونە لە وای پرۆتینە نیسبەتی پرۆتینی تایە فایبەری تایە کالیسیۆم و پۆتاسیۆم و ئیتر ئەم جۆرەشتانە چەوری و شەکر و نیسبەتێکی نزمی لەوانەتەیە لەوای پرۆتینەکان ڕێژەی شتەکانی نزمە و حلبوونی لە گەدای وەکو پێویست بە کاتێکی زوو حل ئەبێت بە مەسەلەن کاتێکی بۆ نمونە گەستکوپێک وەرگری بە چارەکیان 25 دقیقە تا نیو ساعت لە گەدایان نامێنێتەوە بەسەر ماسوولکەکان و بە شێوازێکی تەندروست بڵاو بێتەوە. مامۆستا سورکیۆ کەسێک کە دەیەوێت بێت وەرشی لە ژوانی ئەنجام بدات لە سەرەتاوە پێویستە پرۆتین و تاواکەری خۆراکی بەکاربهێنێت یاخود دەبێت چەند مانگێک وەرزش بکات دوجار ئەم تاواکەرە خۆراکیانە بەکاربهێنێت. بەڵێ ئەو کەسانەی کە بیدایەت دەسەکەن بە تەمرینکردن تەبیعی ناتوانن ڕاستەخۆ بەکاری بێن لەبەرەوەی لەگەڵ کەسێکی پێشکەوتووایان لەگەڵ کەسێکی مامنەوەندا فەرقیان هەیە. ئەو کەسانی کە بیدایەت دێنەیاریەوە تاکو و ڕێژەیەکی زۆر ناتوانن ماسوولکەکانیان زیاد لە پێویست بجوڵێنن لەبەرەوە ئەگەر هەر خواردنێکیشی بنێ بە زیای ئەڕۆ لەوانەیە خواردنی ڕۆژانەکەی خۆی پێویستی ئەوەی پڕکاتەوە کە ماسوولکەکانی پێ دروستکە ئەگەر لە دەرەوە هیلاک نەبێ ئەگەر یان ئیشوکارێکی زیاد لە پێویستی نەبێ کە بۆ نمونە تەسیری لێ بکات. بەڵام ئەگەر مەسەلەن بیدایەتی هیلاک نەبێت تەبیعیە ئەتوانێت کە تا 3 مانگێک بەکاری نێنێ 2 مانگنی بەکاری بێنێت دوای 2 مانگنیەکە ئەتوانێت بچێتە سەرەوەی تاواکەریەکان بەکاربێنێت. مامۆستا سورکی تا چەند گرنگە وەرشەوانێک ڕاوێژکا بە کەسانی پسپۆر ڕاوێژکا بە ڕاهێنەران لە بەکارهێنانی پرۆتینێک کەسێک هەیە کە وەزنی زیاد لە پێویستە پێویستە لەسەر ڕێنمایی ڕاهێنەرەکەی کە ئەو جۆرە پرۆتینە بەکاربێنەوە تا چەند گرنگەکە پرسوڕا بە ڕاهێنەران و پسپۆرانی ئەوگوارە بکرێت. بە دڵنیاییەوە ئەو کەسانی کە ڕاهێنەرن تەجروبەیەکی زیاتریان هەیە لە پێویستی خۆی پرسیار بکەن و ڕاوێژی کەسی بەرامبەریانەیە کەسێک لە خۆیان شارەزاتەکە بۆ ڕاهێنەری ژنایکە کەسێک لە خۆی شارەزاتە پرسیار بکە زۆر باشترە لەوەی کە خۆی هەستێت ڕێنمایی خۆی بکە. زۆر باشە. مامۆستا سورکی زۆر جار وەرشەوان هەبووە وەرشی کردو دوای کە پرۆتینی بەکارێنەوە گرفتی تەندروستی بۆ دروست بووە دەبێت ئەو وەرشەوانە پێشتر پشکنین بکات لە ڕووی جستە یاخود لە ڕێوەی کە ئاگاداریەوە بکە ئەمە نەخۆشی درێژخایینی یاخود نەخۆشیێکی نییە کە بۆ گورچی لێ یاخود جگەری کە زۆر جار پێم وابێ ئەم پرۆتینان لەوانەیە کاریگەی لەسەر ئەوانە بێت بە تایبەتی تر کە کەسێک ئەو جۆرە نەخۆشیانی هەبێت تا چەند گرنگە پێش بەکارهێنانی پرۆتین پشکنین ئەنجام بدرێت. زۆر گرنگە بە تاکید بەڵام جاریوە هەیە کەسێک نەخۆشە ناساغە هەستی پێ ناکات تاکو و شتێک بەکار نهێنێ و نەچێتە سەر حاڵەتەکەی بۆ نمونە گورچیلە زۆر کاتێ کەسێک کە نەخۆشە بێ لەسەری هەتا شتێکی زڵدی بەکار نهێنێ ئازاری بۆ دروست نابێیان کێشێکی بۆ دروست نابێت بە تاکید ئەو کەسانی کە ئەیانێ شت بەکاربێنن ئەتیادی بچن فەحسێ بکەن زۆر باشترە ئەنجا بکەونە سەر بەکارهێنانی هەر موادێک کە پێویست بێ بۆیان ئەنووسرێیان خۆیان داوای ئەەکەن بیخۆن. مامۆستا سورکی ئەم تاواکەرە خۆراکیانە کە لەگەڵ وەرشە دەکرێت چی بەسەر جەستە دادێن ینی ئەم سوودەی چییە بۆ جەستە ماسوولکە گەورە دەکات ماسوولکە بەهێز دەکات. بە تاکید ئەوەی خواردن ئەیکات ئەم تاواکەرە خۆراکیەکانی شەرەواکەن هەستی یاریزان زیاد لە پێویست بۆ یاریەکە مەسەلەن حەزی زیاتری ئەبێ بۆ یاریەکە و زایدەن گەورەکردنی ماسوولکەکانی بە ڕێژەیەکی بەرچاوە چێتە پێشەوە کاتێک کە تاواکەریەکان بەکارێنە بەڵام ئەگەر ڕۆژانەی خۆی بۆ نمونە یاریزانێکە گەر یاری کە ئەگەر لە ڕۆژەکە هەر 3 ژەمنان خواردن بخوا و هیچ تاوکەرێکیش بەکار نهێنێ لەگەڵ کەسێکە کە شتێک بەکاربێنێ فەرقیان زۆر زۆرە. ئەو کەسەی کە بەکارهێنێ لە حدودی 2 مانگە لەوانەیە لەشی بەرچاوتر لەو کەسێک کە بەکاری نایێنێ بەرەو پێش بچێت. مامۆستا سورکی زۆر جا بینیومە چەند جۆرێکی هەیە وەکو حەب دەیخوات وەکو لەگەڵ شیر و ئەوانەیە دەیگرێتەوە دەیخوات یاخود لە ڕێگەی دەرزی و ئەم جۆرانە چین ئەگە سەرەتا لە دەرزیەکەەوە دەست پێ بکەین زۆرێک لە وەشەوان بەکاری دەمە بۆچی بەکاردێنێت چەند جۆری هەیە. وەڵاهی بابەتی دەرزی شتی زۆرە من ناتوانم زۆر قسەی لەسەر بکەم لەبەر
دروست نییە مەسەڵەن بەکارهێنانی ڕاستە و بۆ بەرەو پێشچوون ڕاستە زۆر بەرەو پێشتەبات بەڵام وەکو کێشە زیاد لە پێویستی خۆی کێشت بۆ دروستنی ینی لێکەوتی تەندروستی زۆری بە تەکید زیاد لە پێویستی هەیە زۆری هەیە شتەکانی زۆرە ناتوانین مەسەڵەن من لێرە قسەی لەسەر بکەم و بابەتەکانی تریش بۆ نمونە چی جۆرە حەپێ بەیان پرۆتین بێ ئەم شتانە هەرێکەی شتێکە ئەوانەی پاودەرن ئەوانە زیاتر پرۆتینەکانن ئەمینۆی تایە بۆ نمونە بیسیئی تایە گلوتامینی تایە کریاتینی تایە ئەم مادانە هەرێکیان جۆرە ئیشێکەکە ماوەستا سورکی و تا چەند گرنگە وەرشەوان پێشەوەی کە پەنا بەرێتە بەر ئەم تاوکەرە خۆراکی و پرۆتینانە ژەمە خۆراکیەکانی خۆی ڕێک بکاتەوە واتە بە ڕێک و پێکی ژەمە خۆراکەکانی خۆی بخوات اینجا پەنا بەرێت بەر تاوەکەرە خۆراکیەکان یاریزانی ئاسن یان جگە لە یاریەکانی کە یاریزانی ئاسن لە 175 ریازەکەی کوێتە سەر یاری خواردن ئەبێ ڕێژەی خواردنەکەی لە 175 لە پێش یاریەکەوەی بێ یعنی یاریەکەی لە 125 باتێ بۆ نمونە ئەم کەسە کەچێتە بواری ئاسنەکەەوە بۆ نمونە یاری ئاسن ئەبێت ڕۆژانە بۆ نمونە کەسێکی ئاسایی 3 ژەم ناخواردن وەرەگرێ ئەم بەلایانی کەمەوە بێ 5 ژەم وەرگریان 6 ژەم وەرگێ ئیتر 6 ژەمەکە تەقسیمەکە بەسەر چەند جۆر خواردنێکە بۆ نمونە پرۆتینی کاربۆیدراتی نیسبەتێک چەوری و نیسبەتێک ڤیتامیناتەکە ئیتر بابەتی کانزایەکانیش بەسەریا چکە ئەگەر بێت و ئەو جۆرەشتانە بەکارنێنێ یان خواردن و خۆراکی نەقز بێ یاریەکەش بکە لاواز ئەبێت خەمۆکە بێت ینی زۆر شتی بۆ دروستە بێت بەرەو دوچێ لە باتیەوەی بەرەو پێش بێت ماوەستا سورکی و زۆر جار وەرشەوانی وا هەیە کە زیاد لە پێویست وەزنی زۆر هەڵەگرانی توانایەکی بەهێزی هەیە ئایا ئەمە دەکرێت کە پرۆتینێکی جیاواز بخوات لەوەی کە کەسێکی ئاسایی وەرشیکە ئەنجام دەداواتە پرۆتین تایبەت بەوە هەیە کە کەسێک زۆر وەرشەکات و زۆر خۆی مانۆکات و وەزنی زیاتر لە کەسانی دیکە هەڵدەگرێت ئەو کەسانەی کە زیاد لە پێویست وەزن بەکارێنن ئەگەر خۆی تاقەیەکی هەبێەوە بە حکمی تاقەکەی خۆی بەو شێوە یاریەکە ئەگەر نەیبێت دیارە شتێکی بەکارهێناوە بۆ نمونە وەکو تاقەکان بابەتی ئەرجنین و سترۆلین و ئەلانین و مەجموعەی تاقە کافاین و ئەم جۆرەشتانە بەکارهێنێ زیاد لە پێویست دەچێتە پێشەوە بەڵام مەرج نییە زۆر قورسایی بەکاربێنی چکە ئەم یاری ئێمە یاری دروستکردنی لەشە ینی جەمالێتە بۆ ماسوولکەکان شەرت نییە تۆ تەرکیز و وەزنێکی کەم و یاریێکی ڕێکپێک و بۆی خۆ بەرەو پێش بچێت ماوەستا سورکی زۆر جار لە گەنجان کە پێش ئەوی بێنە ناو ئەم یاریەوە ئەم وەرشە ئەنجام بدەن وا بیرەکەنەوە کە لەگەڵ خواردنی پرۆتینیشە ئەنجا دەتوانن جسمێکی بەهێز و کەمێک ماسوولکەیەکی گەورەیان هەبێت ئایا خواردنی تاوەکەرە خۆراکیەکان و پرۆتین لەشێکی جوان دەبەخشێت بە وەرشەوان وەکو پێشتر ئاماژەم پێکرد ئەو کەسانی کە وەرشەکەکەن ئەگە خواردنەکانیان لە پێشەوە بێ زووتر گەشاکەن ئەنجاوکو احتیمام بخەنە سەر پرۆتین و مادە تاوکەرێکە ئەمە بۆ ئەوەی بەرەو پێش بچن بەڵێ تەسیری هەیە بەڵام بە دەرەجەیش کە نابێ خواردنەکان ئیهمالکە ئەنجاوکو ئەوە بخاتە پێش هەموو شتێکەوە زۆر باشە ئەم پرۆتین و تاوکەرە خۆراکیانە لە چ کاتێکا بەکاردێنێت ئایا دەبێت پێش وەرزش بێ یاخود دوای وەرزش بێت چۆنیە بەکارێنانێت هەر بابەتێکیان شێوازێک خواردنی هەیە بۆ نمونە وای پرۆتین یان وای ئایزۆلێتی هەیە کاتی خواردنەکانی بە 6 جۆرە توانێ وەرگیرێت یاریزانێک یان هەر کەسێک کە بێوە بەکاری بێنێ بە پێی وەزنی خۆی وەری ئەگرێ و کاتەکانیشی مەسەڵەن پێش نانی بەیانیە بە نیف سعات یان سعاتێک دوای نانی بەیانی پێش تەمرین ساعتێک دوای نانی نیۆڕۆ دوای تەمرین ڕاستەوخۆ ساعتێک پێش خەوتن ئەمە وای پرۆتین پێشنانی بەیانی وا ناکات کە نەتوانی خواردن خۆی وای پرۆتین پرسی نابێت لە سەرگەدە و بە حکمیەوەی بە چارەکێەوە 20 دقە حەل ئەبێت ئەبێت چەند پێشنان خواردن بخورێت نیف ساعت ئەی دوای ئەنجامدانی وەرزشەکەش دەبێت دووبارە بخورێتەوە ئەتوانێت ئەو کەسە کە وەرزشەکات پێش وەرزشەکەی ئەگەر هیچ جۆرە خواردنێکی نەخواردبوو تەبیعی ئەتوانێت بە نیف ساعت پێش وەرزشەکەی وەریگرێ ئەتوانێت ڕاستەوخۆش دوای وەرزش وەریگرێ بەڵام ئەبێ ڕێژەکە دیاریکە بۆ نمونە ئەو کەسەی کە یاریەکە وەزنی 70 کیلۆیە بە پێی وەزنی خۆی لە هەر کیلۆیە 2 گرام پرۆتین وەرەگرێ ئەم 2 گرام پرۆتینەکە بە 120 گرام لەو تاوکەرەی کە وەرەگرێ بۆ نمونە 3 سکوپەکە 3 سکوپەکە بەشەکە بەسەرم کاتانەیە کە ئێوێت زۆر باشە مامۆستا سورکی و دەبێت ئەم پرۆتین و تاوکەرە خۆراکیانە بە ڕێژە دیاری بکرێت لەلایەن ڕاهێنەرانەوە یاخود هەر کەسە و
بەپی ئەو ڕێنمایی کە لەسەر قوتوەکەی نووسراوە دەتوانێت بەکاری بهێنێت. زۆر کات ئێستا لە وەزعی خۆمانە ناتوانین ڕێژە دیاریکەی چکە ئەگەر ڕێژەکە دیاریکەی تۆزێ مادیەن لەسەر وەرشوانەکە کرد بەڵام خۆی هەربێ ڕێژە بێت ئەگەر تۆ ڕێژە دیاریکەی وەکو پێم وتی لە چیلوێک وەزنی یاریزانەکە 2 گرام پرۆتینی ئەیتێ کە کەوتە بابەتێکی کەەوە شتێکی کێ فەرقەکات بەڵام لە پرۆتینە بەو شێوەیە جیاوازە 2 گرام وەرەگرێ مەسەلەن وەکووتمان ئەگەر 6 کیلۆ بێ 120 گرام پرۆتین وەرەگرێت ئیتر ڕێژەکە دیاری کراوە تۆ هیچ کەسێک ناتوانێت هەر لە خۆیەوە شتێکی کەی باتێ ئەگەر کەسێک بە دەر بۆ خۆی شتێک بکات ئەویان دروست نییە. زۆر باشە ڕەگەز و تەمەن تا چەند گرنگە لە بەکارێنانی پێگاتە خۆراکیەکان؟ زۆریش گرنگە خوارد تەمەنی 18 ساڵ دروست نییە هیچ جۆرە تاوکەریەک بەکاربێنێ جگە لەوەش زۆر کات تاقە بەکارێنێن ئەمە هەر دروست نییە و بابەتی ماسەکان یان گەینەرەکان ئەوە شەر بۆ خوارد تەمەن دروست نییە بۆ سەر و تەمەنی 50 ساڵیش هەر دروست نییە بە حکمی ئەوەی کاچێتە تەمەن بە سەروترەوە تۆزێک لاوازی جەستەی فەرقی هەیە لەگەڵ ئێمە بۆ خوارد تەمەنەکانیش خۆیان نیسبەی تاقە و وەرگرتنی خۆراکیان زۆر پێویست و باشە لەبەرەوە بۆ ئەنیش دروست نییە. ئەی ڕەگەز چی؟ ڕەگەز نێر و نێ فەرقەکات وەکو ئاماژەم پێکرد بۆ نێر 2 گرام پرۆتین حسابەکەین لە هەر کیلۆیەک بۆ مێ 1 گرام پرۆتین حسابەکەی لە هەر کیلۆیەک لە وەزنە. ئەوسە سوورکە لە سەرەتادا ئاماژەت بەوە کرد کە کەسانێکگەن دێن وەرزشەکەن بەهۆی ئەوەی کە ڕۆژانە کارێکی زۆر دەکەن هیلاک دەبن لەوانەیە نەتوانێت وەکو پێویست ئەو وەزن و ئەو وەرشە ئەنجام بدات باشە دێت وزە بەخش بەکاردێنێت ئایا ئەمە هیچ بۆ تەندروستی خراپی نابێت؟ ئەگەر خۆی کێشەیەکی هەبێت بەدڵنیاییەوە بۆ تەندروستی کێشەی بۆ دروستەکە بەڵام کاتێک کە شخصەکە ئەگەر مەسەن یاریزانەکە کە یاری ئەکات دەگەر ئەو تاقەیە بەکار نهێنێ تااقەتی ئەچێ لە یارێکە لە مرورێکی زەمەنی کەمە واز لە یارێکە ئەهێنێ جا یارێکەشی بیکات باشترە چکە بە حکمیەوەی گە تۆ لە شوێنێکی لاک بیت وردە وردە گە ڕاضەنەکەی وردە وردە جەستت بەرەو لاوازترێت بەرەو داخوران و بەرەو لاوازیەکی تو نەخۆش دەرەگەیت. زۆر باشە کاک سوورکی ئاماژەت بەوە کرد کە تاواکەری خۆراکی یاخود ژەمە خۆراکیەکان لە 75 لەشێکی جوان پێک دێن لە 25ەکەی ئەنجامدانی وەرزشەکەیە لەم 75 لەگەڵیشیدا پرۆتین تاواکەرە خۆراکیەکان گرنگە لەگەڵ خۆراک و ژەمە خۆراکانە بەکاری بێنێت؟ بەدڵنیاییەوە من پێم وایە گرنگە بەکاری بێنێت چکە جاری وایە لە شەش ژەمەکە وەکو پێویست پرۆتینیان کاربۆیدراتیان فایبەریان مەجموعی کانزایەکان ڤیتامیناتەکان وەرناگرێت ئەساسترینیان ئەوەیە هەر کەسێک ریاضە ئەکا و وەکوتم ڕۆژانەشی لاکە بێ پێویستی بەوەی مەناعی لەشی خۆی زیاد بکە مەناعەش بە خواردنەکان 100% وەری ناگرێت مەجبورە بە تاواکەریەکان وەریگرێت. زۆر باشە مامۆستا سوورکیەوە زۆر جار کەسانێگەن لە ماڵەوە کۆمەڵێک کەلوپەلی وەرزشی هەیە لە ماڵەوە وەرزش ئەکات ئایا دەکرێت ئەمە پرۆتین بەکاربێنێت یاخود دەبێت هەر لە هۆڵەکانە و وەرشێکی زۆر ئەنجام بدات اینجا دەتوانێت پرۆتین تاواکەری خۆراکی بەکاربێنێت؟ بۆ ئەو کەسانە وەک پێویست نییە ئەگەر بیشی خوارد ڕێژەیەکی کەمتر لە پێویستی یاریزانێک کە بڵین لە ناو هۆڵەکانە تەمبینەکە بەڵام مەرجیش نییە چکە جاری وا هەیە لە مەسەلەن یاریزانێک یان کەسێک کە ئەسڵان هەر یاریش ناکات دکتۆر لە حەدی خۆیان مەسەلەن کەسەکە لاوازە پرۆتینی بۆ نووسێ زۆر تەبیعیە بۆ ئەوەی لاوازی جەستەیی بەرەوسەر بڕات وەکو پێویستی خۆی نییە ئەیکاتەوە ئەستی خۆی بە پرۆتینەکە بە تاواکەرێک. مۆستا سوورکیەوە زۆر جار دەبێت کەم بۆ نمونە کەسێک ماوەی 2 ساڵە یاخود 3 ساڵ یاخود کەمتر وەرزش دەکات و پرۆتینی بەکارهێناوە دێت ئێستا واز لە وەرزشەکەی دەهێنێت و لەگەڵیشیدا پرۆتین ناخوات ئایا ئەمە هیچ کاریگەری نابێت لەسەر جەستەی دواتر؟ باوەڕ ناکەم هیچ کارەگەرێکی لەسەریە بێ ئەگەر وەکو پێویست پرۆتینەکەی وەرگرت بێ بۆ نمونە ئەگەر تۆ هەر مادەیەک وەرەگری ڕۆژانە ڕێژەیەک ئاو لەشت پێویستی بە ڕێژەیەک ئاو بۆ نمونە کە ئەو مادەی وەرەگری ئەو ڕێژەی ئاوەی لە لەش تازیاکەی ئەگەر 500 میلیلیتر وەرگری ئەبێ ئەو سابیکەی بە 1 لیتر ئەگەر 2 لیتر ئاوەرگری ئەگەر کە تاوکەریت بەکارێنە بیکەی بە 4 لیتر باشە بۆ هەم زیاتریش ئیشی پێکە هەمیش نایڵێ لە جەستە تا تووشی کاریگەرێکی تەندروستی
کێشەی تەندروستی مامۆستا سورکی و دەرفەتمان زۆر کەماگەر ڕێنمای یاخود پامێک کرد هەبێت بۆ گەنجان بۆ وەرزشەوانان بیگەینیت. من لێرەوە بە هەموو وەرزشەوانانەڵێن ئەوەی زۆر گرنگە لە ڕاضەکە بیکەن و بەردەوام لەسەری جگە لە تاواکەری خۆراکیەکان خۆراکی ڕۆژانەی خۆیانە خۆراکی ڕۆژانەی خۆیان بکەن بە سیستەمێک لە ڕۆژێکا 5 ژەم خۆراک وەرگن زۆر لەوە باشترە مەسەن پەلان بەرنە بەر خۆراکیەکان. بەڵام ئەگەر ئەویان نەکرد ئەو ساڵ تەبیعیە توانن پەنای بۆ بەرن و زیاد لە پێویستی خۆشیان وەرزش نەکەن و زیاد لە پێویستی خۆشیان وەزن بەکارنێنە. زۆر سپاس. زۆر سپاس بۆ مامۆستا سورکی و مەجید ڕاهێنەری وەرزشی سپاس کەم دەفەت وڵاتزان و خۆشەویستان هیوای تەندروستێکی باش بە هەموو لایەکتان دەخوازین و بە تایبەتی تر بۆ وەرزشەوانان تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.